ئەوەی ئێمەی کێشەمان زۆر هەیە لەگەڵی ژینگە ئابوووریەکەیە کە تاوەکو ئێستا میدیا نەیتوانیوە سەر بەخۆبێ تاوەکو ئێستاکە میدیا خاوەنی کیانێکی خۆی نییە ئەگەر میدیایەکی ئەهلیشمان هەبێت بە مانای تەواو یعنی هەمیشە دەستە و خواری دەسەڵاتەکەوە یارمەتیەکی مادی بیە لەبەرەوە میدیا هەتاوەکو ئێستا لە ڕووی ئابووریە و تەواو فەشەلی هێناوە لە کوردستانە و ئەگەر ئەو کەسانێک کە خاوەنی دەستگا میدیایەکانن کەسانێکن هەر پرسیارێکی تر لە پرسیارەکان ئەوەیە ئایا کەسانێک نزیکن لە دەسەڵاتەوە ئایا کەسانێکی سیاسین چونکە بێگومان بتەوێ و نەتەوێت کاتێک کەسێکی سیاسی دەستگایەکی میدیاییدا ئەنێ بێگومان بۆ ئەو چوارچێوە سیاسی کە خۆی هەیەی ئیش بۆ ئەو چوارچێوە سیاسیە ئەکاکەواتە ئەمێ گەورەترین کێشەی میدیایە لە کوردستانە کە لە ڕووی ئابوووریەوەیە و ئێمە ئەو خاڵانی کە لێمان ڕۆیشتووە لەسەر ئەوەیەوە خاڵترمان بیر نەچێت کە ڕۆژنامەنووس ئەڵێ ئایا بارودۆخی ڕۆژنامەنووس لە ڕووی ئابوووریەوە چۆنە بێگومان ئەگەر ڕۆژنامەنووسێک تۆ توانیت مادەیەکی باشی بیتێ معاشێک موچەیەکی باشی هەبێ ئەو کاتە هەموو خۆی تەرخانەکە بۆ ئەو کارەی و زۆر بەسەرکەوتوانە و تەنانەت بەرتیلیش وەرناگرێت چونکە باسی بەرتیلیش هەیە لە ئایا ڕۆژنامەنووس یا دەستگایەکی میدیایی بتوانێت لە سیاسیەک وەریگرێ کەواتە ئەوەی من تێگەیشتم لە تێزی دکتۆراکەمە و لێرە کە باسم کرد ئەوەیە کە گەورەترین کێشەی ئێمە لە ڕووی ئابوووریەوەیەوە بە دوای ئەوە لە ڕووی سیاسیەوە وەکو باسم کردکەوە پێشێککاری هەیە ینی ڕێگە باش نادرێت بە ڕۆژنامەنووسکەوە ڕووماڵی خۆی بجوانی بکەوە وەکو ئاماژەمان پێسەنتەری میترۆ کە ساڵانە پێشێرکاریەکانە خاتەن ڕوو لە 200 ئەوانە تێئەپەڕێ هەموو جارێ و لە کۆتاییە لە ژینگەی یاساییە بێگومان ژینگەی یاساییمان تاوەکو وەکو یاسا باشین بەڵام کێشەمان لەوایە کەوا جێبەجێ ناکرێ هەندێک جار وەکو خۆی ڕۆژنامەنووس بەپێی یاسا مامەڵەی لەگەڵا ناکرێ ئەوە کێشەکەمانە.